دووەم ڕۆژ کە برا گەورە هاتە بازاڕی معنای هاتینەوە سەر خۆمان دەمازە هیچ شتێک دەکرێ چکە برا گەورە هەر بڕیارێکی بدا 100% دەگەن تێجێ مادەم خوای لەگەرە ملەتیشی لەگەرە یەکەم شخصیشم کە کراسی لۆگۆی پارتیم دروست کردیا ئەوە لۆگۆی پارتیە ئەوی لایەنی پارتی بێتە ئێرانە بە 90,000 دەیدەمێ ئەمە هەر پارتینە و هەر پارتیش دەمین کاگەدری سلااوت لێبێ هیوان باشیدا ئەو کاتێک کە بازاری قەیسەری سوتا دیتمان زۆر بە خەم و بە خەمجینیەوە لە بەرامبەر دوکانەکەتدا دانیشت بووی ینی بە جۆرێک سەیری دوکانەکەت دەکرد کە بە تەواوی وات هەز نەدەکرد جارێکی تر چا بکرێتەوە یان جارێکی تر بگەڕێتەوە سەر شێوەی ئاسایی خۆی لە ئێستادا دوای هەوڵەکانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو دوکانەکان چاکرانەوە و قەرەبیانوە گرتووە دەمێ بزانم هەستت چییە؟ بەڕاستی ئێستاکە هەستم زۆر خۆشە براگەورەشی چی کرد لە هیچ جێک ئەو شتە ناکرێت ئەولومەی کرد لە هیچ جێک ناکرێت ئیشاڵەت تەمەنی درێژ دەبی تەمەنی بەقەدر هەموو چیاکانی کوردستان درێژ دەبی دەستخۆشی لێ دەکەین بەس وەک هاوکارێکە معنی هەندێک پیراتنەوەی بکەم باشە لەبەر ئەوەی ئێستاکە توان هەیە 50 ملیۆن نووسرایە 10 ملیۆنی وەگرتیە ئێستا ئیم بە 120 نووسرا بوو کەیتیانە 6 لە 6ەکەش 5 ملیۆنی وەگرتیە کابراش هەیە 50 نووسرایە 10 وەگرتیە لەبۆ ئەمە لایەنێکی پارتینە ئەو غەدەمان بەرامبەرکەیە نازانێت ئەو ئەنجومەنە سەربەتی لایەنەکە نازانێت سەربەتی لایەنەکە بەڕاستی معنی ئەو غەدەری لەمە کردیە ئیلا خوا دەزانی چی لە دریدا بووە پێ دوایە لەبەر ئەوەی کە پارتی دوکانەکەشیان سووتان دیویان بابرین کە بازاڕی قەیسەری هەم لەلایەن هێرزێکی دیاریکراوە سووتا پێدوانێ لەبەر ئەوەی کە لایەنداری ئەو عزبەی دوکانەکە سووتێنراوە تەبعاً ئێستاکەمە ئەو کەسێک کە ئەو شتێک کرد بەڕاستی زۆر گوناحبارە و تاوانباریشە نەدەبا ئەو شتیان دەگا خاستە هەموو داری کاسبی هەولێرێک کرد بە هەولێرەکان کرد بە هەموو داری هەولێرین هەموو داری کاسبین بەنسبەت یەکێتی نەدەبا ئەو ئیشیان کرد بە هەنە دەبا کورد بە ئەو ئیشێکت بە نەدەبا کورد بە هەر قەومەش کە بەس کورد نەبە چکە گوناحە کورد وەلا کوردی بکاتن خۆ کەس هەیە مای برای خۆی بستێنی ئەو ئیشیان کرد زۆر غەڵەتیان کرد بەس کە برا گەورە هاتە بازاڕی دووجار هات دیارە خەم خۆریمە بووە دەگەنا کەس هەتا ئێستا سەرۆکەشە نهاتەوە بازاڕی هەر ئەو لە 24 سەعات لە سەخت بووە دەگەر ئەنجومەنی بازار لە گەرما لە کاکمێدی لە سەخت بووە بەڕاستی معنای ئێستا هیوادارم نووسنگەی برا گەورە پێداچنەوە بکەن یەکەم شخصیشم کە کراسی لۆگۆی پارتیم دروست کردیا ئەوە لۆگۆی پارتیە لە هیچ جێک نییە لە هەر چوار پارچەی کوردستان ئەو لۆگۆیە نییە بڕۆ هەموو کوردستان بگەڕێ ئەوە نییە ئەو کراسە نییە یەکەم شخصم ئەو لۆگۆیم دروست کرد ئێستا کە ئیدکەم بەڕادانایەتەوە ڕسمی برا گەورەی لە پشتیبی ڕسمی برا گەورەی لە پشتیبی پێشی ئەو هەوی معندون و عبابەتم دروست کردیا مەسەتا دەگاتە دەستم لەو ئەفتە ئەویش دەگاتە دەستم کە یەکەم شخصشم ئەوم دروست کردیا دیارە خۆشەویستمە لۆ برا گەورەی کووە ئەمانە هەموو پاڵ پشتی و هەموو دڵسۆزیە بۆ جەنابی برا گەورە و بۆ ئەسبی پارتی دیموکراتی کوردستان تەبعاً ئەمە بەدر پارتینە نەک بەزار بەدر ئێستەمە پارتینە بەڕاستی کەم ئەمە غەدرەمان لێکرایە لە بۆ ئەوی پارتینە معنی ئەو غەدرە بەرامبەر کرا بەس لە بۆ ئەوەندەی پارتینە ئەجا ئەو ئەنجومەن نازان سەربەت چ لایەنەکە ئەو کاتێ لە سەرتاشدا و پرسیارم کرد کە لە بەرامبەر دوکانەکە دانیشت بووی هەستت دەکرد جارێکی تر دوکانەکە ینی هەستەکە چی بوو کە بە چاوی پڕفرمێسک و بە قوڵپی گریان و دڵپڕیەوە بەرامبەر دوکان و بەرامبەر ماڵ و مولکەکە دانیشت بووی ینی کە سەرتاپا بووە خەڵووس ئێستا هەستت چیە لەگەڵ ئەو کاتە تەبعاً هەستم زۆر خۆشە هەستم زۆر خۆشە لەبەر ئەوەی یەکەم جار کە ئەو دیمەنەماندی سوتوانەکە دووەم ڕۆژ کە برا گەورە هاتە بازاڕی معنای هاتینەوە سەر خۆمان دەمازە هیچ شتێک دەکرێ چکە برا گەورە هەر بڕیارێکی بدا 100% دەگەن تێجێ کە ئەوەی معنای برێگوت وە دەکەم نابێ ئەنگۆ زەرە بکەن بە هیچ نوعاچی سەلماندیشی کە ئەمە زەرەر نەکەین ئیشاڵە خوای گەورە دەیپارێزی هەموو بەڕاست کاک ئومێد بوو کاک بارزان بوو هەر هەموو لە سەخت بوونا ئێستا لە بە ئاسایش نەبە کاک بارزان نەبە ئەو بازار هەموو دزرا بوو داران کرا بوو معنی یەک کەس نەدەبەستە ئەماری خۆی ئەوە جە کاک بازان لە پێشکەم ئەلێ ڕاوەستا بوو ئەو توانە ئاگر بوو ئێرە ئاگر بوو دەیگوژاندەوە هەر هەمیان کارمەندی ئاسایش مکافە ئینجیباتەکان هەر هەمیان دەستخۆشیانی دەکەین بەڕاستی جێ دڵخۆشکەری نییە کەوا دەستگا کارجێڕیەکانی شارەکە بە پارێزگار و بە وەزیری ناوخۆ تا جەنابی سەرۆکیش ڕاستەوخۆ لەسەر خەت بوون ئەو شەوە
طبعا ئەمە لەبەر هەندێکە ورەمە هاتۆ برێ کە ئازایمە هەم لە خاتن زانیمان شتێک دەکرێ زانیمان ئەوانە خەمخۆری هەژارانن خەمخۆری کوردن بەڕاستی ئەوی برا گەورە دەکات کەس نایکی دیە ئینشاڵڵا خوای گەورە شتەمەنی درێژ دەکا لەسەر ئەو کراسەی پشتەوە دەمە پێم بڵێ کەوا مەتری بە چەندە و ئەگەر کەسێک بێتە ئێرە بڵێ کە منیش پارتیم و حتمما دەبێت پارتی بە اینجا ئەوانە دەکڕی چەند خاتری دەگری طبعا ئەوە بە خۆی دروستم کردیە نێسکەی 85,000 ڕاوستەیە بە قماشەوە بە ئەوە دروستکرێ 85,000 ڕاوستەیە ئەو نەفەری بێتن تەنها 5,000 خێری دەگرم بە 9,000 دەیدەمی ئەوی لایەنی پارتی بێتە ئێرانە بە 9,000 دەیدەمی واللهی 85,000 ڕاوەستا دروستم کردیە معنی 20 ڕۆژە زگمە تا دروستکرێ 50 کراس لەوم دروستکرێ کەس نیتی ئەوە هەموو کوردستان سلێمانی دۆهۆک زاخ و هەر هەموو جێک لەمە زیاتر کەس نیتی ئێستا نارمیت کەشم بەڕاداندەیە لۆگۆی بارزانانی لە پشتوێ برا گەورەی ئێرەشی ئەو لۆگۆی پارتیە لە کۆتاییدا چ پەیامێک دەنێری بۆ جەناوی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان واللهی دەستخۆشی لێ دەکەم چاوی ماز دەکەم ئینشاڵڵا خوای گەورە تەمەنی درێژ دەکا ئەمە هەر پارتینە و هەر پارتیش دەمین بەو شتانە ناڕوخین کە ئەو غەدرەمان بەرام بکرای ئێستاکە لە مزبەت پارەکەی هەر پارتینە و هەر پارتیش دەمین ئینشاڵڵا خوای گەورە سەرکەوتی دەکا مادەم خوای لەگەرە ملەتیشی لەگەرە هەموو ملەتی هەولێر ئێستا هەولێرەکان هەر هەمووی بارزانینە بەڕاستی ئێستا چووکە چەند نەفەر ئەمە 227 کوانین تەماشکە هەر نەفەری لە مارێ 5 نەفەر بن ئەو هەموو دێتەوە پارتی هەمووی دەنگ بە پارتی دەدا بەڕاستی چکە پارتی زۆری کردێ لۆمە ئێستا ئەوانی قسەی دەکەن لەلایەنەکەی سلێمانی ڕانیە چاویان بە کورد هەرنایە چاویان بە هەولێری هەرنایە جادۆبانەکان تەماشەکە وەرە ئێستاکە 20 دەفتەر پێبێ بێدا بڕۆنەوە علاگەش سپیکە کەس یەقت دەگری ئەمنیەت باشە لێرە ئەمنیەتی بارزانی زۆر بەقەوەتە ئەمنیەتی ئاسایش زۆر بەقەوەتە بڕۆ 100 دەفتەری بەدام زادەدا بەزان کەس یەقت دەگری جادۆبانەکان بڕۆ تەماشە جێکان کە خۆت چاوت دەبینی بڕۆ تەماشە جێکانێکەکە تەماشا هەولێریش بکە لە دووبەی معنەی منافەسی دووبەی دەکە بەڕاستی پیاو دەبیشتی بە چای خۆ بینی ئەوەی باسکە ئەوی ئەو قسەی دەکاتە قسان دەکە ئەوە دژی هەولێرە دژی برا گەورەیە بەس هەتا مابن قەت هەولێر بە چای خۆ نابینن هەولێر هەر ئیبارزانیە و هەر ئیبارزانیش دەبی